شادێکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر کە ژمارەیەک بازرگان و بەرهێنەریش لە خۆ دەگرێت سەردانی ئوردونیان کردو لەگەڵ سەرۆکی ژووری پیشەسازی ئوردن کۆبوونەتەوە هەوڵی پەرەپێدانی پەیوەندی بازرگانی و پیشەسازیەکانی هەردوو لا دەدەن. گێلان حاجی سعید سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر بە شێوەی ڕاستەوخۆ لە ئوردنەوە لەگەڵمانە. بەڕێز گێلان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پەیوەندیە بازرگانی و پیشەسازیەکانی هەولێر و عەمان بۆچی گرنگە؟ زۆر سپاسان دەکەم. ئێمە دوێنێ ژووری بازرگانی پیشەسازی هەولێر بە شاندێک پێشتینە عەمانی پایتەختی ئوردن بۆی بەشداری بکەین لە کۆڕبەندی ئابووری عێراقی ئوردنی کە هەرێمی کوردستانیش بانکێشت کرابوو لەلایەن ئەنجومەنی کاری بازرگانی عێراقی ئوردنی. ئمڕۆ یەکەم ڕۆژی کۆڕبەندەکە بوو و ئێمە بەشداریمان لە کۆڕبەندەکە کرد تێدا وەزیری پیشەسازی عێراق و هەروەها وەزیری وەبەرهێنانی ئوردن لێرە ئامادە بوو و چەندین بزنسمان و داوانیکاری ئوردنی و عێراقی لە کۆڕبەندەکەدا بەشدار بوو. ئێمەش وەکو هەرێمی کوردستان و ژووری بازرگانی پیشەسازی هەولێر بە شاندێک بەشداری ئەو کۆڕبەندە بوون بۆی ئاگامان لە ئاڵوگۆڕیەکان بێ لە نێوان هەرێمی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی و لەگەڵ وڵاتی ئوردن. خۆتان دەزانن ئێمە پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ وڵاتی ئوردن و هیوادارین بتوانین ئەو پەیوەندیانە بۆ لە ڕووی ئابووریەوە زیاتر پەرەی پێ بدەین و بتوانین سوود لەو ئەزموونە وەربگرین کە لە وڵاتی ئوردن هەیەە و ئەو بزنسمانە عێراقیانەی کە لێرەنە زیاتر بۆیان ڕووکردنەوەیان پێ بدەین کە لە هەرێمی کوردستانیش هەلی وەبەرهێنان هەیە و دەتوانن لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو بارودۆخ و سەقامگیرەی کە لە هەرێمی کوردستان هەیە دەتوانن زیاتر سوودمەند بن لە ئەو هەلانەی کە هەیە و هەروەها دەتوانین پەرە بە ئاڵوگۆڕە بازرگانیەکانمان بدەین لەگەڵ وڵاتی ئوردن. و لەم یانەی کۆڕبەندەکەدا ئێمە چاومان کەوت با وەزیری پیشەسازی عێراق و بانکێشتمان کردووە بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانین گفتوگۆ بکەین لەبارەی ئەو کێشە و گیرۆگرفتانەی لە بواری پیشەسازی هەمانە و بتوانین ئەو کارگە و کارخانانەی کە هەمانە لە هەرێمی کوردستان سوودمەند بن لە هەمان ئەو ئیمتیازانەی لە عێراق ئێستا دەدرێتە کارگە و کارخانەکانی ئەوان. و سوپاس بۆ جەنابیان کە ئامادەی دەربڕی کە سەردانی هەرێمی کوردستان بکات و لەگەڵ بازرگان و پیشەساز و پیشەوەرانی هەرێمی کوردستاندا کۆ بێتەوە. هەروەها چاومان کەوت بە بەڕێز سەرۆکی ژووری پیشەسازی وڵاتی ئوردن ئەوانیش خۆشحاڵی خۆیان دەربڕی و پێیان زۆر باش لێرە ئامادەین وەکو هەرێمی کوردستان و بتوانین پەرە بە ئاڵوگۆڕە بازرگانیەکان. کەواتە ئەم دیدار و کۆبوونەوانی ئێوە لە عەمانی پایتەخت کە لێکزیبوونەوەیەکی باش لە نێوان ئوردن و هەرێمی کوردستانە بێگومان هەیە تا چەندە پەیوەندیە بازرگانی و پیشەسازیەکان بەرەو پێشەبات پەرەی پێدا؟ بێگومان پەرە بە پەیوەندەکان دەدات. ئێمە هاتوون پەیوەندەکانی کە هەبووە زیاتر پەیوەندەکان فراوان بکەین و دیداریان لەگەڵ ساز بکەین بۆ بتوانین سوودمەند بین. ئەوان تەجروبەی زیاتریان هەیە لە ڕووی وەبەرهێنان و توانیان لە ساڵانی ڕابردوو وەبەرهێنەرێکی عێراقی زۆر سەرنجڕا بکێشن بۆ وڵاتی ئوردن و ئێمە لێرە چاومان بە زۆربەی ئەو وەبەرهێنەرانە کرد کە لە وڵاتی ئوردن وەبەرهێنانیان کردووە بۆ بۆمان ڕوونکردنەوە کە وڵاتی خۆمان عێراقیش و هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو شوێنە ئارامەیە کە دەتوانن وەبەرهێنانی پێدا بکەن. هەروەها چەند بانکێکی ئوردنی کە لێرە ئامادە بوون گفتوگۆمان لەگەڵ کردووە. فێگومان وەکو دەزانن بەیانیش ئەو کۆڕبەندە بەردەوام دەبێت و ئێمە وەکو ژووری بازرگانی پیشەسازی لە یەکێک لە پانێڵەکان بەشدارین بۆی بتوانین ڕوونکردنەوە بدەینە ئەو وەبەرهێنەر و پیاوانی کاری کە لێرە ئامادەن لە فرسەتانەی کە هەیە لە هەرێمی کوردستان هەم لە بواری بازرگانی و هەم لە بواری وەبەرهێنان و هەم لەو بوارانەی کە تاکو ئێستا هەرێمی کوردستان لێی چۆتە پێش و پێشکەوتنی بەرچاوی بخۆی بینیوە ئوردن دەتوانێت سوودمەند بێ لەو کاڵانەی کە ئێمە لە هەرێمی کوردستان و عێراق بەرهەمی دێت. زۆر باشە. کەواتە پەیوەندی بازرگانی و پیشەسازی لە نێوان عەمان و هەولێرە لە ڕابردوودا چۆن بوو یاخود ئێستا چۆنە؟ هەروەکو دەزانن ئوردن ینی لە ڕووی پیشەسازیەوە
و لە ڕووی بازرگانیەوە پەیوەندیشی باشی هەیە لەگەڵ عێراق بەڵام ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی تا پێێستا لە ساڵی 2023 ملیارێک 200 میلیۆن دلار بووە بەراورد بە وڵاتانی دیکەی دراوسێ ئەو بڕێکی سەما و ئەوانی شەوڵی ئەوە دەدەن کە ئەو ئاڵوگۆڕی بازرگانیە پەرەی پێ بدرێن و ئەو ژمارەیە بچێتە سەروتر چ لە وەبەرهێنان بێ کە بتوانن بێن وەبەرهێنان بکەن لە عێراق و چ لە ڕووی ئابووریەوە بێت لە ڕووی بە ئاڵوگۆڕی بازرگانیەوە. بەڵێ بەڕێز گەیران حاجی سعید سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر لە ئوردنەوە لە عەمانەوە لەگەڵ ما بووی سوپاس بۆتون.